نه نه نبی بخوای نبی نه امریکا او هنست داری نبانده منی مودیا موزیک خولەک گەڵا بلوتوسە ئالەتی موزیکانە هەمووی تعلیبیەتی ئەوە لەو بۆ چوتە سەوتی هەیە و مۆزیقایە و سیاری گەورەتریشەیە و بۆ کۆمەڵی 8 ساڵی 9 ساڵی تر هەیە ئەو ماتۆری کارەبایانەشەیە ئەوانش هەمووی کارەبایانەوەن. ئەمڕۆ ساڵیادی برازاکەمە. ئەم نیش هاتم بۆ ئەم پێشانگایە جوانە دیارەکی جوانی پێشکەش بکەم بۆ ئەو برازایە خەنجیلانم. جوانترین دیاری بۆ منداڵان ینی دڵیان پێ خۆش دەبێتن کە بۆ نمونە سپرایزی لە بۆ بکەین. سەردانی هەر ماڵێک دەکەین لە منداڵی 2 ساڵی تا 4 ساڵی و 5 ساڵی هەر منداڵێک دەبینی مۆبایلی دایکی یان ئایپادێک یان مۆبایلی باوکی ئەو جۆرە یاریانەیە کە ئێستا لەناو مۆبایل و لەناو سۆشیال میدیادا هێنا و یاریانە دەکەن. بە ئێمە گرنگی دەزانین ئەو یاریانەی فکریەکان بۆ نمونە هەیە یاری فکری ڕاضیات هەیە بۆ نمونە لوغەکان بۆ نمونە ئینگلیزی بۆ نمونە تەرجمەکردن ئەوە هەیە لە 2 ساڵی هەیە بۆ تا 6 ساڵی لە شوێنی لای ئێمە و لە هەر شوێنێکی تر ئەوانیان بۆ بەردەستکەن باشتر و بەسووترە بۆیان. ایکیش بابت هرت گرین کو اکو جوته کنی آنجی که چکر که جیانا کنی دست پید کن هفجینیه کنی دست پید کن اف خزانه سرهنده بنامای درس بهتر درس کردن. ایکیش بنامای هر سرکی اکو لیته گهشتن ما بین نوادا چا بیتن سر چه بنام افته گهشتن باوری درس بیتن نوادا هر واسه سرداری گل خزانونی. خولەک هوشداریه بو کپل آویچنی که دیجان هفجینی بگینن. اف چالاکی همی گفت دایرا روبری خوب راستنا ساخلمی شیرتان جلای ساخلمی و بو همی کپلات بیجیتن وقتی چن فحصا بری هفجینیت کن. Вторая половина 19 века. Символы солнца и знаки земли. Находясь в заточении коронавируса, очень многие действительно устали. А особенно творческие люди, они не выносят рамок. И мы, творческие люди, кто носит эту одежду, мы тоже хотим, чтобы мода существовала всегда, через года, через века. Брянская область, Жуковский район, деревня Речица, конец 19 века. Национальная одежда – это своеобразная книга. Книга, сорока, убор младенца, постник, венец, украшение девицы, сборник, хочется пуститься в пляс, правда? Вы знаете, у меня было представлено 3 коллекции, они абсолютно разные, одна сказочная, другая волшебная, третья более носибельная, жизненная такая, да, рассказывает о жизни и рассказывает о том, как человек может жить.